سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم لەوەی کە بە بەرنمەیەکی تایبەتەوە هاتوومەتەوە خزمەتان. بەرنامەی تایبەتی ئەمڕۆمان سەردێڕەکەی لەسەرمێ ئایا ئاشتی لە کوردستان خەونە یان دەبێتە ڕاستیەک، ینی باسی ئەمڕۆمان لەسەر ئەمەیە. پێشکی باما ئەمە بڵێم ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ ململانێ بەردەوامەکان کاریگەری هێزە ئەقلیمیەکان و دەرکەوتنی ئەکتەرە نوێیەکان هەمیشە ناوچەیەکی پڕ لە ئاڵۆز و ڕوو لە گۆڕانکاری بووە. ئەم گۆڕانکاریانە کاریگەری ئەرێنیان لەسەر کورد هەبوو بێت یان مەترسیان دروست کرد بێت، ئەوە پشت دەبەستێت بە چەندین فاکتەری وەک دۆخی سیاسی ناوچەکە، یەکگرتووی کورد و پەیوەندیەکانیان لەگەڵ هێزە دەرەکیەکان. پرسی کورد وەک یەکێک لە گەورەترین نەتەوەکانی بێدەوڵەت لە جیهاندا هەمیشە پرسێکی سەرەکی بووە. لە سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دۆخی کورد لە چوار پارچەی کوردستاندا بە تایبەتی لەم سەردەمەی گۆڕانکاریانە کە زۆر بە خێرایی ڕوودەدات پێویستی بە لێکۆڵینەوە و هەڵسەنگاندێکی ورتەیە. ئێمە لە بەرنامەی تایبەتی ئەمڕۆماندا هەوڵ ئەدەین ڕاهەندە جیاوازەکانی ئەم پرسە هەستیارە بخەینە ڕوو لە گۆڕانکارە سیاسیەکانی ناوچەکەوە بگرە تا ئاسۆی ئاشتی لە تورکیە و داهاتووی ڕۆژاوا بە تایبەتی و کوردستان بەگشتی. بۆ میوانی بەرنامەی تایبەتی ئەمڕۆژمان زۆر بەڕێز کاک ئەنوەر حسەین ناسراو بە بازگەر ڕۆژنامەوان و شرۆفەکاری سیاسیە. کاگەنۆر بەخێراتێت زۆر سپاس دەکەم بۆی کە داوەتیم سپاس دەکەم. کاگەنۆر با یەکەم پرسیارە و لێرە دەست بکەم. خۆتان ئاگادارن ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر بە خێرایی خەریکە ئاڵوگۆڕ دروست دەکات. بەڕای ئێوە ئەم گۆڕانکاریانە بەرەو چ ئاراستەیەک دەڕۆن و چەندە مربوطە بە بەرژەوەندیەکانی گەلی کورد؟ ئایا پێتان وایە ئەم بارودۆخە بەرەو باشتربوون دەڕوات یا مەترسی گەلێک لەسەرڕێیە؟ زۆر سپاس یاگەمی لە ڕاستیە ڕووداوەکانی خۆڕەڵاتی ناوەڕاست و ناوچەکە بە تایبەتی دوای ڕووداوەکانی حوتی ئۆکتۆبەر، شەڕەکانی نێوان حەماس و ئیسرائیل و دواتریش ڕووداوەکانی هەشتی دێسەمبەر ئاڵگۆڕێکی گەورەی لە منتقەکە پێکێناوە. یعنی جیهانی پێش حوتی ئۆکتۆبەر هەرگیز جیهانی دوای حوتی ئۆکتۆبەر نییە و نابێ. دەرەنجامی ئەو ئاڵوگۆڕانە بێگومان ئەوەیە کە دوو دەوڵەتی میحوەری لە منتقەکەیە کە تورکیا و ئێرانن پاشەکشەی گەورەیان کردووە و تووشی ئاریشۆ کێشوگرتی زۆر بوون. هەرچی کۆماری ئیسلامی ئێرانە پێکە و نفوزێکی گەورەی هەبوو لە سای هیلالی شیعی کە لە ئێرانەوە هات بە عێراق تێپەڕی بۆ سووریا و تا جنوبی لوبنان. لەو بەشانە بە زۆری پاشەکشەی کردەوە. لە فەلەستینیش لەلایەن هاوکارەکانیەوە زەربەی گەورەیان خواردووە لەلایەن ئیسرائیلەوە. ئەوەندەی کە پەیوەندی بە تورکیاوە هەیە، تورکیاش بارودۆخی سیاسی ئارام نییە و بارودۆخی ئابووری خراپەوە بەردەوام هەست بە نیگەرانی و ئاڵوگۆڕانەکە و جگە لەسەر مەسەلەی کێسی فەلەستین و زۆر بابەتی ناوچەکە ململانیانە لەگەڵ ئیسرائیل. بەڵام ئێستا بە دوای ڕووداوەکانی حوتی ئۆکتۆبەر تورکیاش هەست بە نیگەرانی زۆرەکە. بۆیە بەشێک لە چاودێرانی سیاسی دنیا پێیان وایە ئەو ڕۆڵە و هەژمونگەرایی کە تورکیا و ئێرانیان تاران و ئەنکەرە لە خۆڕڵاتی ناوەڕاست هەیەیان بۆ لە ڕابردووە لیان ئەستێنرێتەوە ئەدرێ بە ئیسرائیل و عەرەبستانی سەعودی. بۆ ئیسرائیل تەحسیل حاصلە کە ڕۆڵەکەی چەنە کاریگەرەوە، دیزاینەری سەرەکی ڕووداوەکانی هەشتی دیسەمبەرەوە، کارکتەری سەرەکی ڕووداوەکانی حوتی ئۆکتۆبەرەوە، هەموو ئەو نەیارە سەرسەختانەی ئیسرائیل لە 48ەوە کە ئیسرائیل دروست بۆ یەک کۆتایی پێناون و ئەمە ڕووداوەکانی حوتی ئۆکتۆبەر و پەلاماردانی لەلایەن حەماسەوە دەرفەتێکی گەورە بوو بۆ ئیسرائیل کە بتوانێت ئەجێنداکەی خۆی لە خۆڕەڵاتی ناوەڕاست جێبەجێ بکە و دیزاینی منتقەکە بکە و پەڕووباڵی هەژمونی ئێران و دۆستەکانی ئێران و دۆستەکانی میحوەر بکە لە منتقەیە. بەڵام بێگومان تورکیاش لەم بارەیەوە زۆر نیگەرانە. یەکیان لەو هەژمونگەرایی کە ئیسرائیل لە منتقەکە ئەیکا و دیزاینیەکە و دووەم ئەوەی کە ئەو ئەیویست لە سووریا مۆدێلێکی حکومڕانی بێتە سەرکار لە سای ئەحمە شەرع و هەتەشەوە کە بتوانێت هەم پێگەی جوگرافی و سیاسی خۆی لەو منتقە بەهێزکە و بتوانێت ئەوەی کە سەرکوتی خۆسەری دیموکراسی بکات لە ڕۆژاوای کوردستان یان پرسی کورد. بەڵام ئێستا دەرەکەوێت کە نەگەرەمەی بۆ ناکرێت زۆر نیگەرانە. دوێنێ ئێوارە لە دیداری ڕەجەب تەیب ئەردۆغان لەگەڵ سەفیری وڵاتانی یەکێتی ئەوروپا لە ئیستەنبوڵ کۆبوونەوەیەکی کرد
لە قسەکانی ئەوەی وتی هەرگیز ڕێگا نادەین ئەوەی کە 100 ساڵ لەمەوە پێشکردان بەدابەشکردنی ناوچەکە و ئاڵگۆڕ پێک بێ جارێککە ڕێگا بۆ نادەین ئەو دەلالەتە لەوەی کە تورکیا نیگەرانە و من دەمێک شەوتومە تورکیا لە پرۆسی ئاشتیش کە دواتر قسێ لەسەرەکەین یەکێ لە هەرە نیگارێنە سەرەکیەکانی ئەوەیە کە ترسی هەیە لە پرسی کورد لەلایەن ئیسرائیل لەلایەن ئەمریکا و ئەوروپاوە و ئەم ترسەشی جێگای خۆیەتی کە بترسێ لەبەرەوەی ئاماژەکان وامان پێڵێن کە لەو ئاڵوگۆڕانی کە لە منتەقەیە پێکاتوە لە دوای 7 ئۆکتۆبرەوە کورد جێگە و پێگە موقعێتێکی باشتریە ئەم پرسی کورد زۆر بەباشی ئاماژت پێکرد پرسی کورد بڵین لە سریان خەر بڵین لە هەر چوار بەشەکەی کوردستان کورد لە ناوەندی ئەم ئاڵوگۆڕانەدایە بڵین بەگشتی کورد تایبەتەن پارتەکان چەندە ئامادەن بۆ ئەم ئاڵوگۆڕانە و یەک پرسیاری تریش پێت وایە مەسەڵەن چەندە ئیمکانی هەیە ئەم مەترسیانەی کە باست کرد بێتە دەرفەت لە ڕاستیە خۆی ئەو مەترسیانەی کە لەسەر تورکیا و ئێرانە باشترین دەرفەتن بۆ خەڵکی کوردستان و بۆ پێکاتەکانی تری ناوچەکەش نەگوێت تەنها بۆ گەلانی ژێردەستی ناوچەکەش لە ڕاستیە کاک میر هێزە سیاسیە کوردەکانی ینی تەحسیل حاصلە لە باشووری کوردستان ئەزمونێکی ئێستا ڕای هەموو ڕەخنە و کەم و کوڕێکی هەیەی و واقعیە و لە ڕۆژاوی کوردستان ئەزمونێکی هەردوو ئەم دوو ئەزمونەیەکیان ئەزمموی باش و دەرەنجامی ڕووداوگەلی شەڕی کەنداوە شەڕی کەنداوی یەکەم و دووەمە و دوو هەمیان ڕووداوەکانی ئەزمموی ڕۆژاوی کوردستانی دەرەنجامی ڕووداوەکانی بەهاری عەرەبیە بۆیە تەسەوڕەکەین دەرەنجامی ڕووداوەکانی 7 ئۆکتۆبریش ئاڵوگۆڕێک لە بەرژەوەندی خەڵکی کوردستان چ لە باکوور و چنان لە ڕۆژهەڵاتیش پێک بێ لە باکوور بەو دەلیلەی کە پێشتر باسم کرد دیزایی ناوچەکە گۆڕاوە و بێگومان مەسەن شۆڕشی باکووری کوردستان کاریگەری لەسەر ڕۆژاوی کوردستانی شەیە یا با بڵێن بە جۆرە لە جۆرەکان درێژەی ئەو شۆڕشەیە و ئەوەندەی کە پەیوەندی بە ڕۆژهەڵاتیشەوە هەیە مەسەن کۆماری ئیسلامی ئێران وەکوتم هەژمونی خۆی زۆر لە دەستداوە و زۆر پاشەخشەی پێکراوە ئەمە بێگومان بە قازانجی خەڵکی بستنەوەی شۆڕژگەرانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە لەبەرەوە بە نظری من هەم کام لە پارچەکانی کوردستان لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر ئەسیان دەستکەوت و ئیمتیازی زۆرتر بۆ خۆیان بسنەوە یعنی تۆ دیقەت بە لە ڕۆژاوی کوردستان تورکیا نیەتی هەبوو کە کۆتایی پێبێنێ بە دوای داگیرکردنی ئەفرین و سەرەکانی و گرێسپی و ئەوانە پاشەخشەی گەورەی بە هەسەدەکرد بوو بۆی نەگەنە سەر دەریای سپیناوە ڕاست لە عەزاز و ئەوە و ئەیویست مەسەن کۆبانی و قامیشلوش ئەوانش یان خۆی داگیریکە یان چەند جارێک دانووسانیان بوو ڕەجەب تەیب ئەردۆغان و بەشار ئەسەد چەند دانیشتنێکیان کرد بۆی کە تورکیا داواکەی بوو کە هێزەکانی سووریا بگەڕێتەوە ناوچە کوردنشینەکان کەچی نەک ئەوەی بۆ نەکرا دیسان بینی هێزە کوردیەکان لەو منطقەیە بەهێزتر بوون و ئەمریکا بنکەی هێناوە لە کوبانی دایناوە و فەڕەنسیەکان نەک هەر پشتیوانی گەورەکەن لەسەر زاری ماکرۆنی سەرۆکی فەڕەنساوە دیفاعی گەورە لە کوردەکەن و بۆ مەعلوماتە ینی مەسەلەن دوێنێ دانووسانێکی تازە هەیە لە نێوان فەڕەنسا و ئەمریکا کە هەوڵەدەن هەسەدە و ئەنە کەسە ڕێخەن ئەم هەوڵانیان بۆ ئەوەیە کە بەڕاستی پرۆژەکانی تورکیا سەر نەگرێت لە منتخەیە و تورکیا زۆر نیگەرانە لەم هەوڵانی ئەمریکا و فەڕەنسا و ئەڵمانیا و ئیتالیەکان لە خۆسەر باشە بە شوێنەوەدا مەسەلەن لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر هەرێمی کوردستان کێشەی زۆری هەبوو لە 2 ساڵی ڕابردوو لەگەڵ حکوومەتی عێراق کەچی ئێستا خەریکە سەر لە نوێ ڕێگادە نەوتەکەی بفرۆشێتەوە کە پێشتر لە ڕێگای حکوومەتی پاریسەوە یا ئەو قەدەغەی فرۆشتنی نەوتی هەرێم کرابوو و دوایەوە حکوومەتی ئەمریکا لە ماوەی تەنها لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا سەدان پارچە چەکی گەورە و قورس و بچووکی بە هێزی پێشمەرگە داوە و هەموو هێزی پێشمەرگە خەریکە وردە وردەیەگە خاتەوە و وەکوتم زۆر جددین لە پرسی ئاشتی نێوان باشوور و باکوور بە نظری من ئەمانە هەمووی دەرەنجامی ئەو ئاڵوگۆڕانن کە لەم منطقەیە کورد جێگە و پێگە موقعەتێکی زۆرتری هەیە ئەوە دەرەنجامی ئەو ڕووداوە سیاسانەیە بەڵام قسەکەوێت چەنە بۆ خۆیان موافقن و چەنە یەکگرتون و چەنە موحدن بێگومان من ئەوە زۆر نابینم کاتی خۆی کۆنگرەیەکی نەتەوەی هەبوو 2013 ئەوە زۆر باش بوو و هەموو هێزەکان ئەتوانی لەنا ئەو حرەکەتیان منسەجم بن و بتوانن گوتارێکی یەکگرتویان هەبێ و ڕەنگە بێکێشەترین لایەنی ئەو کۆنگرەیە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بوون چکە مەسەڵ نێچێتی پارتی یەکگرتو نەبوون پارتی پێکەکە کێشیان هەبوو لەسەر دەسەڵاتداری کۆنگرەکە و تەوزیعات و هەژمون و هەیمەنەی خۆیان پەچی کەوت بۆیە لە ئێستاە
بنظری من ئەم ڕووداوانە ئەبێ وا بکە کە ئەم هێزە سیاسیانە لە فیدراسیۆنێکە لە هاوپەیمانەتێکە لە کۆنگرەیەکە لە چێکە بەیەکەوە کار بکەن لە بەرامبەر هەموو دەستکەوتانی کە هەیە زۆرتری سوادی لێ بکەن و هەموو مەترسیانش کە دێتە پێشی بۆیە بە نظری من زۆر یەکگرتوونین هێزە سیاسیە کوردیەکان چکاتۆ دیقەت بە یەکێتی پارتیەوە چەند مانگە هەڵبژاتن کراوە نزیک و 5 مانگ ناتوانێت هیچ هەوڵێکیش نەدراوە تا ئێستا بۆ ئەم ئامادە وەڵا لە ڕاستیە ئەو هەوڵانەی هەیە مثلا لە ماوەی ڕابردوودا دانیشتنی نێوان بارزانی و مەزلوم عەبدی بوو بەڵام پێم وانە زۆر ئیجابی بێ و ئەو هەوڵانش کە هەیە لە ژێر فشاری وەکوتم فەڕەنسا و ئەمریکایە بۆ ڕێکەوتنی نێوان ئەنە کەسە و هەسەدە بە جۆرێک تر وە تا ڕێکەوتنی نێوان پەکەکە و پارتی وا ڕێکەوتنی نێوان یەکێتی و پارتی زۆر پڕکێشە و ئاریشەیە و هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە منتقەیە مەسەن فشارێکی زۆریان لەسەر لە باشووری کوردستان لەیان حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەوانە هەمووی کاریگەری خۆیە بەڵام لەو ئەو هەلوو مەرجانەی کە هاتووتە پێش دوای 7 ئۆکتۆبر نظری من وایە پێویستەکان هێزە سیاسیانە موحەدتر منسەجمتر نزیکتر بن لە یەکتر و دڵنیاشم ئەو ئاڵوگۆڕانی کە ئێستا لە باشوور و ڕۆژاوای کوردستان ڕوویداوە و دەستکەوتی خەڵکی کرێکار و زەحمەکێش و خەڵکی شۆڕژگەری کوردستان بەدەست و لە داهاتووە لە ڕۆژهەڵاتیش ئەم پرسە ئەبێتە جێی باس و گرنگی پێدرێەوە ئەتوانێت هەنگاوی باش بنێ بۆیە پێویستە ئەم هێزەکانی ڕۆژهەڵات لانی کەم هەلومەرجەکەیان جیاوازترە ساستر و ئامادەتر و موحەتر بن کە من ئێستا ئەوەش نبینم بەڕاستی لە ناو هێزەکانی ڕۆژهەڵاتیشە ئەو یەکگرتووی و نزیک بوونەوە منسەجیمێ نبینم. باس لە پرسیاشی کرد کاک ئەنوەر جێی خۆیەتی مەژلێرە ئەم پرسیارە بینی نەگۆڕێ خۆتان ئاگادارن لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانی کراوی پارتی کرێکارانی کوردستان بڵێن پەکەکە پامێکی بڵاو کردەوە وەلو پامەدا وتوێتی کە دەبێت پەکەکە چەک دابنێت و خۆی هەڵۆشێنێتەوە ئەم پامەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئایا چەندە جوابی مەسعود وەردەگرێت سەرەتا پێم بڵێ ڕای خۆتان خوێندنەوەتان لەسەر پامە چییە دواتر پرسی ئاشتی لە تورکیا چەندە دەچێتە پێش ئەم پرسە وەکو جارانە یا لە جاران باشترە ئێوە چۆنی دەبینن؟ ڕاستیە دوای 26 ساڵ لە زیندانی ئۆجالان لە ئیمرالی و دوای 22 ساڵ لە خەبات و تێکۆشانی شاخ لە هەفتاوەشتەوە تا ئێستا پێکەکە هەمیشە تۆمەتبار کراوە بۆی کە گروپێکی تیرۆریستیە و خەڵکە کوژێ و نایەوێ ئاشتی بکە بەدەرەنجام ئەم بانگەوازی عەبدوڵڵا ئۆجالان لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر وەکو خۆش خوێندنەوەی کردووە بۆ ئەو ڕووداوانە لە کتێبی مانیفستۆی شارستانیەتی دیموکراسی لەوەیە ساڵی 2010 بێگومان ساڵی 2010 لە بەرگی پێنجەمی مانیفستۆی شارستانیەتی دیموکراسی کە بەرگری نامەیەکە لە بۆ دادگای یەکێتی ئەوروپای ناردووە لەوێ باسی ئەم هەلومەرجاکە کە هاتۆتە پێش و پێشی وایە کورد دەتوانێت هاوپەیمانی هەیە بکە لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل و یەکێتی ئەوروپا و ئەو ئەگەر تورکیا ئەو چارەسەری پرسی ئاشتی کورد نەکا لە باکوور ئەم پرساکەوێتە دەست ئیسرائیل ئەمانەی هەمووی لە 2010 لە مانیفستۆی شارستانیەتی وتووە بۆیە پێی وا بوو ئێستا هەلومەرجێک هاتوتە پێشەوە کاتوانێت دەور و نەخشی ئاشتی بجێڕێ بۆیە 27 شوبات بانگەوازێکی کرد باز لە شۆڕشی پەکەکە و خەبات و تێکۆشانی خەڵکو و مێژووی گەلی کوردووانە و دوای چاداوای چەکدانان و هەڵۆشانەوەی پێکەکەی کرد لە ڕاستیە هەموو حیزبێکی سیاسی محکومە بەوەی لە هەر پرسێکی سیاسیاکەیەتە پێشەوە پرسێکی ئاشتیکەیەتە پێشەوە توانێت ئەو کارە بکە و بانگەواز بکە و ئەمە بۆ خۆی لە ئاسی نێودوڵەتی و ناوچەی و ڕێکخراوگەلی جۆراوجۆر پێشوازی لێکراوە وەکوتم پەکەکەت لە لیستی تیرۆر و وەکو حرەکەتێکی سیاسی چەکداری ئۆنفوتونیتی ژیەکە بەهەرحاڵ تا ئێستا بانگەوازەکەی زۆر لایەنی ئەرێنی لێک دراوەتەوە بەڵام قسەکەوەیە مەسەلەن عەبدوڵڵا ئۆجالان پرسەکەی ڕاگەیاندووە زۆر باشە و پێکەکەش بەشی خۆی بە کۆمەڵێک مەرج و قەیدی تایبەتەوە ئەڵێ قبوڵمانە ینی ئەگەر ئەو ڕاگەیانەی یەکی شوبات پێکەکە وڵام بە عەبدوڵڵا ئۆجالانی داوەتەوە بیخوێنیتەوە خەتی بەژێرابێنی ناڵێن بەڵێ ناڵێن بەڵێ ئۆکەی بەسەر چاو هەموو شتێک تۆ ئۆکەی نەخێر بەهەرحاڵ پێکەکە جوابێکی تا ڕادەیەک
مثبت یاوەتەوە کە پێم وایە بەدڵی ئۆجالانیش نییە ئەوە هیچ کە بەدڵی تورکیانیە جوابەکەی قەندیل ئەوەش دەرەنجامی چیە دەرەنجامی ئەوەیە کە خۆیان هێشتا بەگومانن و خۆیان پێیان وایە دەوڵەتی تورکیا ناوێ ئەم پرسە بێتە پێش اینجا خاڵی دووهەم ئەوەیە کە تورکیا ئەبێ چی بکە لەم پرسەیە تورکیا لە کاتێکە سەرۆکە زیندانی کراوەکەی پەکەکە ڕاگەیانیشی داوە کە شەڕ کۆتایی دێ چەک دانێن و پێکە هەڵەوەشێتەوە ئەمەیە کە تورکیایی ویست ئەمەیە کە ئەردۆگانی ویست ئەمەیە کە باخچەلی ویست و لەو سەری شەو پەکەکە ئەمەوتوە کەچی ڕەجەب تەیب ئەردۆگان هەموو ڕۆژ دێ پرێس کۆنفرانسەکە ئەڵێ ئەمانە تیرۆرستن چەکەکانتان دانەنێن لەگەڵ چەکەکانتان ئەتان نێژین و ئەبێ ڕۆژاوای کوردستان کۆتایی پێبێ و ئەبێ پەکەکە بێتە خوارەوە بێ قەید و مەرج ئینسان کاتی گوێی لەم قسانە بێ دیسانەگەڕێم و سەر خاڵی یەکەم تورکیا لە بڕوابوون و باوەڕبوونی بە مەسلەی کورد و پرسی ئاشتیەوە نییە ئەوەندەی مەترسی هەیە لە دەرەنجامی ئەو ڕووداوانەی کە لە منتەقەکەی دوای 7 ئۆکتۆبەر هاتوتە پێشەوە ئەمە تێپەڕێنێ ئەگەر ناباوەڕی وەکو خۆیان مەسەلەن خێرا ئەوان 100 ساڵە نکۆڵی لە بوونی کوردەکەن خێرا ئەوان 100 ساڵە باز لەوەکەن تورکی بەختەوەر تورکی باشەوەیە کە لە گۆڕستانە تورکی باش دەوڵەتی کوردی لەسەر مانگیش بێ ئەوان دژنی ئەمە تورکی شاخاوین خۆمە مانیفێستی کەمالیزمە کە ڕەجەب تەیب ئەردۆگان و باخچەلی و کێوچێ لەسەری ڕۆن خێرە تۆ لە ماوەی 100 ساڵی ڕابردوو بە تا باسی ئەم 100 ساڵاکەم باسی سەردەمی ئیمپراتۆریەتی عوسمانیش ناکەم خێرە تۆ نەفی کورد بوون و گەلی کورد و جینۆساید و قەتڵ و عام و زیندانی و ئەوەکەی کەچی ئێستا مەسەلەن هاتووی داوای پرۆسی ئاشتیەکەی پرۆسە ئاشتیەکەش بە چۆن بە دیزاین و هەلومەرجێکە خۆی ئەوێ ئەوە پەکەکە بێ قەید و مەرچەکدانێ بێتە خوارەوە لە شاخ و عەبدڵاوەجالان ئەوەی کەوانێنێ ئەوە بکە و خۆشیان ئێستا یەک بچووکترین هەنگاویان نەناوە باشە یعنی قسەکەوەیە ئینسان بۆی جێگای بەڵێ پرسەکە باشە قسەکانی وەجالانیش بە شوێنی خۆی باشە ئەتوانم خەت بە شێر هەندێک قسەکانی شابێنین کە ڕەنگە پێویستی نەکردایە بەڵام ئەمن کاگەمیرە من تۆ لێرەوە ئەم قساناکەین یا خەڵکێکی تر لە دەرەوەی 26 ساڵ زیندانی ئینفرادی ئەم قساناکە تۆزێ فەرقی هەیە ینی بەڵام بەهەرحاڵ بە نەزەری من ئەم بەحسە بەحسێکی گرنگە ئەگەر بکەوێتە سەرسکەی خۆی بەڵام من وتم بەو تەجربەیە بەو ئەزمونەی بەو فاکتانەی کە لەبەر دەستمانایە سەبارەت بە دەوڵەتی تورکیا پێناچێت دەوڵەتی تورکیا لە پێشپەردەیە معلوم نییە پێناچێت دەوڵەتی تورکیا بەم هەنگاوانە ڕازی بێ و قەناعەت بکە هیچ هەنگاوێکی نەناوە لەبەرەوەی ئێمە یەکێنی مەسەلەن پێکەکە لە دوایین ڕاگەیانی خۆیەکی لە داواکاریەکانی ئەوەیە کە عەبدڵاوەجالان ئازادکەن لە زیندانە ئازادیکەن و لە شوێنێک بێ و دوایش داواکەن بێتە قەندیل بەشداری کۆنگرەکە بکە یان لە شوێنێکەوە لە ئیستەنبوڵەوە بەشداری کۆنگرەکە بکە و پێکەکە لە قەندیل ناشارێتەوە کە ئەوان گوێڕایاڵی بیر و باوەڕەکانی سەرۆکەکەیانن و ئەوان عەبدڵاوەجالان و ئاپۆ بە قەولی خۆیان چی بڵێ ئەوە جێبەجێەکەن و پرسی ئاشتی پرسی شەڕ تا ئێستا ئەو بەڕێوەی بردووە لە ڕابردوو پرسی ئاشتیش هەر ئەو بەڕێوەیە بە بەڵام جەمیل بایک لە 13/2/2025 ینی 2 هەفتە لەوە بەر لە دیدارێکی گرنگی ستێرک تیڤی تەلەڤیزیۆنەکەی خۆیان ئەڵێ پرسیارەکە لە جاری یەکەمەوانە بێ سیستەمی گۆشەگیری سەر ئۆجالان لابەرن سیستەمی گۆشەگیری ئیمرالی هەڵوەشێنەوە ئۆجالان بێتە دەرەوە ئازاد بزانین چی بڵێ دوای خۆشیە پرسێ ئەڵێ ئەگە پێکەکە چەکدا بنێ پرسی کورد چارەسەرە بێ هەر خۆیڵە نا ئەڵێ ئەگەر ئۆجالان بانگەوازی کرد کە ئێمە چەکدا بنین وەکوپەکە هەڵوەشێنینەوە پرسەکە چارەسەرە بێ ئەڵێ نا مراد قەرێڵانیش 2 هەفتە لەوە بەر ئەین قسەی کرد وتی ئێمە ڕێز لە هەم بۆ چوونێکی ئۆجالان نەگرین پێش تەمان ڕاگەاندنەکەی ئۆجالان بەڵام ئێمە ئامادە نین چەکدا بنین بەبێ ئەوەی کە سەرۆکەکەمان ئازاد نەکرێ و بزانین چییە گوزەرێ بە نەزەری من هەموو ئەمانە جێگای پرسیارە من بەش بە حاڵی خۆم گومانم زۆر لە هەنگاوەکانی تورکیا هەیە بە تایبەتی باخچەلیەکێ دەوڵەت باخچەلیەکی سەرۆکی مەهەپەی فاشی تونڕۆی متەتەڕیفی نەتەوە پەرستی نەژاد پەرست ئێستا هاتووە ئەڵێ من دەست هەڵ ناگرم لەم دەست درێژنی کردومەوە وە قبوڵیشی ناکەم کەس پرۆسەکە تێک بە خۆی ئەسڵەن خۆی پرۆسەکەوان تێکیان داوە خۆی ئەسڵەن ئەو هەمە جێت و شۆڤێنێت و قەتڵ ئامیکە کردویانە خۆیان کردویانە ئێمە ڕەنگە ڕەغمیەوە ڕەخنەمان لە سیاسەتی پەکە هەبێ بەڵام هەموو حرەکەتێکی سیاسی کوردی بە درێژایی مێژوو کە دروست بووە دەرەنجامی نکۆڵیکردن بۆ لەبوونی گەلی کورد و مافەکانی چ لە باکوور چ لە ڕۆژهەڵات مەسەلەن کۆمەڵە
بۆچی لەم شاخەیە بۆچی خەباتی چەکداریەکە بۆچی خەباتی شۆڕژگەراناکە دەرەنجامی نکۆڵیکردنە لە مافەکانی خەڵکی کوردستان و کرێکار و زەحمە چێش نەبوونی زمانی کوردیە نەبوونی ڕێکخراهۆی دیموکراتیە نەبوونی ئازادیەکانە قبول نەکردنی خەڵکی کوردستانە قبول نەکردنی مافی کرێکار و زەحمە چێژە خود دەرەنجامی ئەمەیە خەبات و تێکۆشانی لێکۆتەوە بۆیە لە هەلومەرجەکە کە دێتە پێشەوە گەر کۆماری ئیسلامی ئێران بی ئیستای لە ڕابردووە ئەیتوانی دەستی ئاشتی درێژکا بە دابینکردنی مافەکانی خەڵکی کوردستان خۆم پرۆسانە لە زۆربەی دنیا ڕوویداوە مثلەن لە نێوان یاسر عەرەفات و ئیسحاق رابین و شمعون فۆرز لە ئیسرائیل و فەلەستین ڕوویدا تا ڕادەیەکی باش چۆتە پێشەوە باشە لە بینی نینسۆن ماندێلا و دیکلێرکی ئەفریقای باش ڕوویداوە هەنگاوی باشی بڕی و ئێستا ئەفریقای باشوەیەکە لە هەرە دەوڵەتە دیموکراسیەکانی دنیا بۆچی مەسەلەن تورکیا ئەمە ناکە ئێران ناکە بەنظری من تورکیا ئەگەر لە پرسەکەیە جددیە ئەبێ هەنگاو هەڵگرێ بەڵام ئەو ئەو هەموو خۆر کاگەمی تورکیا هەموو خۆر هەڵاتی ناوەڕاستی بە جۆرێگەوێ کە خۆی دیزاینیکە یعنی چۆن یعنی لە سووریا حاکمێتێک بێتە سار کوردەکانی بۆ دەرپەڕێنە لە ڕۆژئاوای کوردستان باشە بۆ خۆی نەوت و گاز و بەرهەمە سروشتەکانی سووریا بدزێ مەسەن لە لیبیا چییە ویست لە لیبیا کەو بۆ ململانەی نێوان دووهێزەکەەوە خۆ لە دڵسۆزی نەبوو بۆ لایەنێکیان بەڵکو چاوی تەماعی لە نەوت و غازی سروشتی ئاوەکانی دەریای سپیناوە ڕاست بوو لە سنوورەکانی لیبیا و تاڵانی کرد ئێستا لە ئاوەکانی سۆماڵ ئەگەڕێ بۆ چییە بۆ دەرێنانی نەوتە و چاوی تەماعی کە لە کەرکووک و مووسڵا بە خەونی ئیمپراتۆرەتی ئیسمانی و بە خەونی بردننی سەرچاو وزەی و منطقەیە تورکیا مثلا پرۆسی ئاشتیشی ئەو بۆ دیزاینەوە کە خۆیکە قەندیل لەمێنێ پەکەکە لە عەبدڵاوەجانان لە ماڵێک دانرێ خۆی چی بیکە ئیتر مەسەلەن دەم پارتی هەبێ و هەندێک جار هەندێک ئەندام پەرلەمانیان هەبێ و شەرۆک شارواریان هەبێ کەی ویستی لای باو ئاوا دیزاینیوێ ئاوا دیزاینی ناوێ نفوز و جوگرافیایەکی 25 ملیۆنی کورد حاکمیەتیان هەبێ یا عەبدڵاوەجانای نێڵێ دەوڵەت نەتەوە ناخۆسەری دیموکراسیان هەبێ هەر خۆ بەڕێوەبەری ئەوەی ناوێ بە نەزەری من ئەوەی ناوێ بەڵام لەگەڵەوەش ئینسان زۆر ڕەشبین نەبێ بۆی کە هیوادارم ئەم بۆ چوونانەی ئێمە وانە بێ بەڵکو دەوڵەتی تورکیا بوو عەقڵیەتی تورک و عەقڵیەتی دەوڵەتی تورکیا گۆڕانکاری گەورەی بەسەرهات بێ کە بتوانێت و هەلومەرجە بخوێنێتەوە و تێبگا لەوەی کە کاگەمیر مەسەلەن پەکەکە لە ساڵی 1970 دامەزراوە باشە لە 1970 خەباتی چەکداری دەست پێ کردووە لە 84ەوە تا ئەم لەحزەیە کە باسیەکەین تورکیا هەمووی ئیمکاناتێکی سەربازی خۆی بەکارهێناوە بۆ لە ناوبردنی پەکە بۆی نەکراوە یعنی لە 91ەوە ئۆپراسیۆنی گەورەی ئەنجام داوە ئۆپراسیۆنی گۆچانی 1 و 2 و دوایی دێتە سەر ئۆپراسیۆنی مەسەلەن چنگی هەڵۆ و چنگی قفڵ و نازانم چی ئۆپراسیۆنی زەبەلاحی بە پشتیوانی ناتۆ بەڵام پەکەی بە خەباتی ڕێگای چارەی سەربازی بۆ حەل نەبووە باشە سەرۆکەکەیانی گرت ئەم حرەکەتەی بۆ حەل نەبووە و ئێستا ئەوێ لە ڕێگە ئەو کوێکێ لە نووسرە تورکەکان ئەڵێت دەوڵەتی تورکیا ئەوێ پەکەکە لە ڕێگای ئۆجالانەوە هەڵوەشێنێتەوە ئەمە پێش بانگەوازەکەی ئۆجالان نەمەی نووسیوە تورکیا ئەمەیەوێ بە نەزەری من بەڵام بەهەرحاڵ پێکەکە ئامادەی دەربڕیەوە بۆ پرسی ئاشتی بەڵام قسەکەمەوەیە ئەوەندەی من لە وتارەکانی سەرکردایەتی پەکەم بینیوە ئەم ماوەیە و پێشتریش چ جەمیل بایک چ مورات قڕێڵان کە بە باڵە ڕاستەکەی ناوپێکەکە نزیک لە ئۆجالان ناسراون مخالفی دانان و هەڵوەشانەوەی بێقەید و مەرجی پەکەکەن ئەوە ناکەن هەرچی باڵە چەپەکەیەتی ئەوەی تا ئێستا هیچ قسەیەکی نەکردووە تا ئێستا باڵە چەپەکەی پێکاکە دۆڕان کاڵکان و هاوڕێکانی هیچ قسەیشان نەکردووە ئەم معلوماتێکیشت پێ بڵێم لە قەندیل ئێستا یەکەم پێکەکە خەریکی دروستکردنی مەسەن لیژنەیەکە لە کۆمەڵە خەڵکی شارەزا و پسپۆڕ چ لە پارچەکانی تر و لای خۆشیان بزان چی بکەن و پرسیارەکەن و هەنگاوەنێن بۆی کە بۆ پرسەکە جوابگۆی چیتریان هەبێ و لە هەلومەرجێکە کە پرسەکە ئەبێ بە جددی چی بکەن نەخشە ڕێگایەکیان هەبێ خەریکی ئەوەن بەڵام و بیر لەوەژەکەنەوە کە کۆنگرەیەک بەستن لە قەندیل لەوێش دیسان ئەو بەحسە بیخەنە بەحسی جددی خۆیان بەڵام ئێستا ئەوەندەی من بزانم لە قەندیل پێکاکە سەرکردایەتی پێکە ئاوای لێهاتووە بەشێکیان تەییدی پرسەکەکەن بەشێکیان تەواو مخالفن بەشێکیشیان خەتی وەسەتن پێویستیان بە تەوزیحی زیاتر هەیە بۆیە یعنی ئەمە زۆر گرنگە کە قەندیل زۆرتر لەسەر ئەم پرسە بوەستێ و
ڕاستە سەرۆکەکەیانە بەڵام سەرۆکێک 26 ساڵیش لە زیندان لەژێر دەسەڵات و چاودێری دەستگای میت ئیمکانی هەیە مثلا تورکیا سوء استفادەی لێ بکە ئیستیغلالی بکە بەکاری بێنێ بەڵام بەهەرحاڵ هیوادارم تورکیا ئەو بۆچوونانە هەمووی لەبەر چاو بگرێ و پرسی کورد بە جۆرێک چارەسەر بکە کە قەنەعەت بە پێکەش بکە لە قەندیل بێتە خوارەوە. دەست خۆش کاگەنەوە دیارە ئەم پرسی ئاشتی لە تورکیا قسە زۆر لە خۆ دەگرێت و دەبێ مەش چاوەڕێ بین لە ڕۆژانی داهاتوودا بزانین چی دیکە ڕوو دەدات. بەڵام بابێنە سەر بەشەکانی تری کوردستان لە پرسیاری ئەوەڵدا زۆر بە جوانی ئاماژەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕۆڵ و دەوری نەخشی وڵاتانی زلهێز. بەڵام ئێمە دێنە سەر خودی سووریا. ئەگەر باسی ترامپ بکەین ترامپ ینی ئینسانێکی معاملە چیەوە مشتێکی هەر بۆ فرۆشە. بەڵام ئێستا لە سووریا دوو ئەکتەر دوودانە وڵات کە دەوری سەرەکی ئەگەێڕن و ڕۆڵیان هەیە لەوێداوە دانوێ هەر کامێکیان بۆ خۆیان داهاتووی بڵین سووریە دیاری بکەن بە لە بەرچاوگرتنی ئەمانە بەڕێستان چارەنووسی ڕۆژاوە چۆن بینی زۆر دووریژ نا نزیکتری ئێوە چۆنیە بینی ڕۆژاوە لە ڕاستیا وەکوتم ڕۆژاوای کوردستان دووەم ئەزمموی کووردە لە دوای ڕووداوەکانی بەهاری عەرەبی لە 2011 پێکاتەوە بخۆی دەور و نەخش و جێگا و موقعیتێکی باشی پیا کرد. یەکیانەوە بوو کە لە ڕاستیە درێژکراوی پێکەکەیە هەسەدە دووهەمیش ئەوەیە کە حکومڕانی هەسەدە و خۆسەری دیموکراسی و کانتۆنەکانی خۆراوە لە 2012 توانی ئەزمموونێکی باش پێشکەش بکە و لە باشووریش باشتر وە قوربانیدان و خۆڕاگرێکی گەورەیان تۆمار کرد بەرامبەر چ بە تورکیا چ بە داعش چ بە تەنها ڕژەی بەشار ئەسەدیش هەموو ئەوانە وای کرد فۆکەسی ئەمریکا ئەوروپای بخرێتە سەر و داکۆچیان لێ بکەن و ئەمە لەژێر مەترسی دەوڵەتی تورکیایە بوو تا ڕووداوەکانی 8 دیسەمبەر و ڕوخانی بەشار ئەسەد. بەڵام بە دوای ئەوە ئێستا وەکوتم پێشتیش باسم کرد فەڕەنسیەکان زۆر جددین لە پشتیوانیکردنی ڕۆژاوای کوردستان و بەریتانیەکان و ئەڵمانەکان و ئیتالیەکان لەوێ هەن و دامی ئەم پرساکەن و ئەمریکەکانیش وجودیان هەیە. گەورەترین مەترسی بەردەم ڕۆژاوای کوردستان تورکیایە و هەموو هەوڵێکیشیدا کە پرسە کۆتایی پێبێنێ بۆی نەکرا و پێش پرۆسی ئاشتیش هەوڵی زۆری دا کە بەنداوی تشتین و پرتی قەرەخۆزاق و ئەوانە بگرێ بۆی کە بتوانێ سەرەن پرسەکە بە شکلێک ئاراستە بکە وەرحاصل ئەگەر لە داهاتووە پرسەکە سەریگر لەسەر مێزی گفتوگۆ وەکو کار بەکاریان بێنێ بەڵام ئەمەی بۆ نەکرا و تورکیا خۆشی ئەزانێ ئینرژیە کە ڕۆژاوای کوردستان وەریەگرێ لە قەندیلەوەیە بۆیە ئەوێ لەگە پێکەکە چارەسەری ئەم بابەتە بکات تاوەکو ڕۆژاوای کوردستانیش کۆتایی پێبێنێ یالانی کەم بە شکلێک بێ کە لەوە زیاتر پەرە نەسێنێ کات تورکیا یەکێ لە گومانەکانی کە وەکوتم لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر مەترسیە جددیەکانی ئەوەیە کە پێی وایە ڕۆژاوای کوردستان بە دەرەنجام ئەبێ بە دیفاکتۆ ئەبێ بە دیفاکتۆ و سنووری بە سنووری تورکیاوەیە بە باکووری کوردستانەوەیە وەکو هەندێک لە چاودێران ئەڵێن لەو پرۆژەی داودی ئیسرائیل کە هەیە لەو پرۆژەیە بەشێک لە شارەکانی تورکیا وەکو مەڕاش و هاتای و ئەمانە ئەخرێنە سەر ڕۆژاوای کوردستان و کوردەکان لەم بارەی واستنە سەر دەریای سپیناوە ڕاست و ئەم دوو پارچەیە لێگەدرێ و دوایی هەندێک بۆ چوون دەڵێن بە دوای ڕوخانی ڕژەی بەسارە دەرکەوتووە کە غازێک کە لە خاکی سووریایە هەیە تەسەورەکرێن 27 تریلیۆن مەتر سێجا غازە و ئەمە سەروەیەکی زۆر گەورەیە بۆ ئێستای سیاسەتی وزە لە جیهاندا و بەشێکی زۆریش لەمە ئاکەوێتە ناوچە کوردنشینەکان و بە تایبەتی شاری حەسەکە بۆیە ئەڵەن ئیسرائیل نیازی هەیە حەسەکە بە چەمچەماڵەوە گرێ بداتەوە ئەو منتقە غازیە کۆنتترۆلی بکە تورکیا لەمەش نیگەرانی هەیە و ئەو خەونەی کە هەیەی لە دوای ئیمپراتۆریەتی عوسمانی و لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە کە کەرکووک و مەسەلەن مووسڵ بخاتەوە ژێر دەسەڵاتی خۆی ئەمەش بۆیە بێتە مشکیلە و دوجار لە یەک دوو مانگی ڕابردوو حکوومەتی عێراقی ڕێکوتنیشی لەگەڵ کۆمپانیای نەوتی بەریتانی کردووە کە کەرکووکیان داوەتە دەست ئەو بۆ ماوەی زیاتر لە 20 ساڵ و ئەمە دەلالەتە لەوەی کە تورکیا هەزەکات بربەستی بۆ دروستەکرێ بۆیە تورکیا یەکێ لە هەرە هامەگرنگەکانی ئەوەیە کە کورتیز نەبێت لە منتقەیە و دووهەم دەستی بگا بە سەرچاوی نەوت و غوزە لە منتقەکە لە ناو هاوکێشەکاندا نەدەدیەوە
بەڵێ بێگومان جا بۆیە لەم تورکیا لە ڕۆژاوایەک ئێستا گەورەترین مشکیلەی تورکیا لە منتقەکەیە بوونی کوردە بە سنوورەکانیەوە لە ڕۆژاوای کوردستان بەڵام ئەم خۆسەری دیموکراسی بۆ خۆی وەکوتم بۆ بە دیفاکتۆ هێزێکی گەورەی هەیە و لە ئاڵوگۆڕەکانی ئێستای سووریا شاکە پێکاتوە پێ ناچێت حکوومەتی تازای سووریا بە ئاسانی بتوانێت کۆنتترۆڵی هەسەدە و ناوچە کوردنشینەکان کا بە تایبەتی دوێنێ بنیامین ناتانەوەی سەرۆکوەزیرانی ئیسرائیل ئاگاتیان لێبووتی ئەمە پێویستە پشتیوانی لە کوردەکان و دروزەکان بکەین ئەم قسانە ڕەنگە قسەی ناومیدیا بن بەڵام لە ڕاستیە ئیسرائیل بۆی کە سووریایەکی نائارام و پشێ و ناناوند و بەهێز دروست نەبێ پێویستی بۆیە پشتیوانی کوردەکان و دروزەکان و کوێ بکە ئیسرائیل خۆی نایەوێت دەوڵەتێکی سووریای بەهێز دروست بێ ئەوەندەی من معلوماتیشم هەبێ ئیسرائیلیەکان لەگەڵ چەندجار لەگەڵ مەزلوم عەبدی دانیشتون وە تەنانەت ئاگاداری پارتی دیموکراتی کوردستانیشان کردوێتەوە کە لە سنوورەکانی زۆر فشار نەخاتە سەر هەسەدە لە سنووری نێوان سمێلکا و فشخابوور لەگەڵ ڕۆژاوای کوردستان و لەم ماوەیانەیە دیداری زۆریان بووە و ئیسرائیلیەکان فشار زۆر لە ئەمریکاکەن کە ناو سووریا بەجێ نەهێڵێ و پشتیوانی لە کوردەکان بکە و پێکاکەش پەیوەندی لەگەڵ ئیسرائیل هەیە و هەموو ئەمانەوە کە ئەمانە ئاماژەن بۆی کە ئیسرائیل ئەوێ ڕەنگ نییە لە بەرخاتی کورد بێ بەڵام لە بەرخاتیەوەی سووریایەکی موحەدی یەکگرتووی بەهێز دروست نەبێ کە شەڕ و هاوشێوەکانی تایە باڵا دەست بن پشتیوانی لە خۆسەری دیموکراسی بکە ڕۆژاوای کوردستان بە نەزەری من چانسێکی باشتری لە ڕابردووی هەیە هەنگاوی باشی بێگومان هەنگاوی باشی لەناو مەسەلەن هێزێکی موحەدی یەکگرتووی هەیە و هێزێک نییە تەنانەت بۆ پارە و بەرژەوەندیش بێ هێزێکی عقایدی و ئیدۆلۆژی و بەبیر و باوەڕە و لە هەموو ئەو پرسانی کە هاتۆتە پێش لە شەڕی مەسەلەن داعش گەورەترین داستانیان تۆمار کرد لە شەڕی مرتەزەقەی تورکیا ئەوەی بەناوی سوپای نیشتیمانی سووریای ئازادوانە گەورەترین سەرکەوتنی تۆمار کردووە و لە بەرامبەر ڕژێمی ئەسەدیش پەیوەندیان هەبوو بەڵام ملی نەدا و بەریشی گرتووە بەو هێرشە هەمەجیانی تورکیا و بەرژەوەندیەکانی ئەوروپا ژەپارێزە تا ڕادەیەکی زۆر و سیاسەتی شەکا لە منتقەیە وەکوتم بۆ معلوماتی سەیکە لە ڕووداوەکانی 8 دیسەمبەر ئیسرائیل یەک هەموو ئەو جبەخانانەی حکوومەتی سووریای بردومان کردووە هەچی چەکی قورسی تیا بووە ماعەدا ئەو جبەخانانە نەبێت کە لە ژێر هەسەدەیا بوون مەسەلەن لە دێرە زور و حەسەکە و قایمژلو چەکە قورسەکانیان هێناوەتە دەرەوە ئەنجا بردومانی کردووە مەسەلە دەلالەتە لەوەی کە ئیسرائیل جێگە و پێگەیەک موقعیەتێک بۆ هەسەدە و بۆ ڕۆژئاوا ئەبینێ و لەم پرسی دیموکراسیەیە ئەگە سەرکەوێت جێگە و پێگە و موقعیەتێکی باشتردا بنەکە هەرچەندە ئەوەی کە کاکسی ئیبراهیمی ژێڵێ تورکیا یەکێ لە ئامانجە سەرەکیەکانی لە پرۆسی ئاشتی لەگەڵ پێکەکە لە ناوبردنی پرسی ڕۆژاوای کوردستان ئەمە دقیقمان تورکیا ئەوێ بە هەر نرخێک بێ پرسی دیموکراسیە پرسی نازانم ئاشتیە بە شەڕە ڕۆژاوای کوردستان کۆتایی پێبێنێ بۆ یەکێ لە خاڵەکانی ئەوەیە کە بە نظری من ئەوە وا ناکەوێتەوە تورکیا وەختێکە لە پرسی ئاشتی ئابێتە سەرمێزی گفتوگۆ لەگە پێکەکە ڕێکەوێ ئەگە جددی بێ پرسی کورد لە هەموو منتەقەکەیە پێشەکەوێ و ئاشتی بەخۆیەوە بینێ و ئێرانیش ناچارە بێ ملدا بۆ ئەوە ئەگەر بە ڕەغبەتی خۆی بێ ئەم پرسی ئاشتیە دیارە کاریگەری لەسەر هەموو بەشەکانی کوردستان بێت بێگومان بینە سەر خودی باشووریش لە قسەکانی پێشتردا باس لە جێگە و پێگەی کۆماری ئیسلامی کرد ئەم هلالی شیعەی کە خۆی پێیوا بوو کە دەبێت ئەمە تێکشکاوە لە حماسەوە بیگرە لە حیزبوڵڵا بیگرە سووریای کە کامل لەدەستا یعنی ئەستا خودی کۆماری ئیسلامی زۆر لاواز بووە بەڵام لەم لاوە تورکیا بەهێز بووە بە بەهێزبوونی تورکیا و لاوازبوونی تورکیا هەرێمی کوردستان و باشوور چۆن دەبێت ئێوە پێتان وایە باشوور هەر ئاو بمێنێتەوە لە ڕاستیە باشووری کوردستان و بارودۆخە سیاسیەکەی و جوگرافیا و جیۆپۆلیتیکەکەی و اقتصادەکەی و پەیوەندیەکانیان هەمووی دابش بووە بەسەر دوو وڵاتی ئێران و تورکیایە یەکێتی و پارتی بە نظری من چەنە تورکیا و ئێران پاشەکشە بکەن ئەوەنە بارودۆخی باشووری کوردستان باشترە بێ هەرچەندە ڕەنگەی یەکێتی پارتی وای نەبینن بەڵام بە نظری من چەنە ئێران زەعیف بێ باشووری کوردستان بەقوە دەبێت چەنە تورکیا زەعیف بێ هەرێمی کوردستان و باشووری کوردستان بەقوە دەبێت پارتی ینی مەسەن تورکیا ڕەنگە دامی پارتی دیموکراتی کوردستان کا لە هەلومەرجەکە بەڵام ئەوان خۆیان دەڵێن کورد یەک شتە اینجا هەمووی ئەوەیە کە مەترسین لەسەر بەرژەوەندی گەلی تورکیا بەڵام وەکو تاکتیک بەکارێنێ بۆ هەلومەرجێکی تایبەت بە نەزانی من وانەیە بەڵام باشووری کوردستان
ڕقمی ئەوی پێشسەرەتای بەرنامەکەش وتم گلەی زۆر لەسەر ڕخنی لە زۆر لەسەر گەندەڵی و فەسادی داری و کێشە و گرفتی ململانی یەکێتی و پارتی و هێزە سیاسیەکان و فەوزایەکی زۆر هەیە بەڵام لەگەڵ هەمووانەیە دەستکەوتێکی گەورەیە بۆ خەڵکی کوردستان. بە نظری من پاشەکشەکردنی ئەلەم هەلومەرجە کارێکی لە ئیمکان ناتۆ ینی پێشڕەف دەکا بەس پاشەکشە ناکە بۆ مەسەلەوە وتمانەوە هەلومەرجی ئێرانەکەی بینی ئەو هەلومەرجی تورکایەکە بینیمان ئەو هەلومەرجی سووریایە ئەوە هەلومەرجی عێراقەکە مەسەلەن ڕۆژانە کێشیان هەیە و ڕۆژانە لەژێر چاودێری چڕی ئیسرائیل و ئەمریکایان و حکوومەتی عێراقی هەمیشە خوازیاری ئەوەیە کە ئەمریکا بەیانیەک هەڵەسن بڕیارێکی نەدابێ گەماروی زۆرتریان بخاتە سەر و بارودۆخیان لەوە خراپتر بێ. ئیسرائیل بردومانی بنکەیەکی حەشدی شعبی نەکرد بێ و بەڕاستی و ئەیانەیە خۆیان لە هەژمونی ئێران دوورخەنەوە. لە حاڵدا بە نظری من خەریکی ئەوەن کە دیسان لە پرۆسی سیاسی تازە فۆرمێکی تازە لە نێوان سۆدانی و سەدر و تەنانەت پارتی و سنیەکان پێک بێن بۆی خۆیان دەرباسکەن لەو هەژمونی ئێران ئی باشە بە هەموو حاڵانەوە کەواتە هەرێمی کوردستان وەسی باشە. هەرێمی کوردستان تاکە گرفت کە هەیەی کێشە ناخۆیەکانیەتی منسەجم نەبوونی هێزولایەنەکانە زۆر گرنگیشە بێگومان زۆر گرنگە. تا ئێستا 5 مانگ لە هەڵبژاردن حکوومەت پێک نهاتوە نەخە حکوومەت پێک نهاتەوە پێشم وانە بەم زوانە پێک بێ ئەو دانیشتانە نەشکە هەیە لە ژێر فشاری ئەمریکا. باشە کاتمان کەمە من دوو پرسیاری زۆر گرنگی کێشم هەیە کاک ئەنوەر بینە سەر خودی ڕۆژهەڵاتیش ئەم پرسی ئاشتیە ئەگەر لە تورکیە بڕاتە پێش بۆ ڕۆژهەڵات چۆن دەبێت ئێوە چۆنیە بین وڵال پرسی ئاشتی لە باکوور سەرکەوێ و کووتمان بۆ باش و چەند گرنگە بۆ ڕۆژاوە چەند گرنگە بۆ ڕۆژهەڵاتیش گرنگی خۆی هەیە. گرنگیەکەی لەوەیە وەکوتم لە هەر شوێنێ کوردێک هێزێکی سیاسی پارچەیەکی کوردستان دەستکەوت بدەست بێنێ کاریگەری مثبەتی هەیە لەسەر پارچەکانی تر. وە لە لایەک تریشەوە مەسەلەن کۆماری ئیسلامی ئێران چەندە نەیاری خواستەکانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە تورکیاش بە هەمان شێوە ئەوەندە دژە کۆماری ئیسلامی ئێرە چەنە دژی خواستەکانی خەڵکە کۆماری تورکیاش ئەوەنە دژە و ئەوەنەش دەستی وەردانی هەیە. لەبەرەوە بە نظری من ئەو پاشەکشەی کە ئەم دوو وڵاتە کردویانەوە ئەو ڕۆڵی کە درراوە بە وڵاتانی تر لە منتقیا بێگومان کاریگەری هەیە و بەڵام تەحسیل حاصل ئازانی ئوستاس ڕۆژهەڵاتی کوردستان بە پرسی ئاشتی بێ کە کۆماری ئیسلامی ئێران بیخاتە ئەجێندای خۆیەوە کە نایکە بە نظری من کارێکی وا لە ئیمکان نەهاتووە نایکە. بەڵام بەرحاڵ ئەو ڕووداوانەی 7 ئۆکتۆبر پرسی ڕۆژهەڵاتی کوردستان ئەباتە شوێنێکی تر و باشتریەکە و ئەکتیفتریەکە و جێگا و پێگە موقعیەتی باشتری پێدا و پرسی ڕۆژهەڵاتی کوردستان لە داهاتووە ئەتوانێت وەکو هەموو پارچەکانی تر سەرکەوتنی گەورە بەدەست بێنێ. هەرچەندەوە کوتم هێزەکان منسجم و یەکگرتوونین بەڵام دەرەنجامی شۆڕشی ژینە دەرەنجامی قەبات و تێکۆشان و ئەتسام و مانگرتنی خەڵک لە ڕۆژهەڵاتی کوردستان و دەرەنجامی هەموو فشارانەی کە لەسەر کۆمەڵە و هێزەکانی ترە یعنی ئەو فشارانەی کە مەسەل لەسەر کۆمەڵەیە ئینرژی دروزەکە لە ناوەوە وەک زۆرتر کاریگەری دروزەکە ینی بە گواستنەوەی کۆمەڵە لە زرگێزەوە بۆ شوێنێکی تر بەمە ڕێگبڕیشەی کۆمەڵایەتی و ئەم بزوتنەوە کۆمەڵایەتیانە ئەم حرەکەتە لە ناو ناچێت کاریگەری گەورەتر دروزەکە بۆیە پێم وایە ڕۆژهەڵاتی کوردستان جگەلەوەی پێی بە پرسی ئاشتی باکوور 7 ئۆکتۆبر هەیە و لە هەمان کاتیشە ئێران درێژایی هاتنە سەرکاری خۆی لە 1970ەوە هێندە حاڵ و بارودۆخەکەی و بەقەدر ئێستا خراپ نەبووە. زۆر باشە وەکو دوایین پرسیار کاک ئەنوەر ئێوە لە کۆتاخایاندا چاوەڕوانی چی دەکەن بۆ هەر چوار پارچەکەی کوردستان هەر چوار بەشەکەی؟ وەڵای لە ڕاستیە من نازانم بڵێم مەسەلەن چیە بێ بەڵام پێم وایە هەلومەرجی کورد لە ئێستا لە ناوچەی کورد لەم بارودۆخەدا زۆر کەوتۆتە سەر وڵاتانی زلهێز زۆر بەرچاوتریشە بێگومان زای پرسێکی یەکێکیان مافێکی حەخوازانەی خەڵکی کوردستانە لە بەرامبەر ئەو ستەم و چەسانەوەی کە وڵاتانی سەردەستاییکەن لە هەر چواریان دوو هەم مەسەن لەگە پرسی ئاشتی و ئازادی و دیموکراسیە و لەگەڵ عەدالەتی و کۆمەڵایەتیەوە لەگەڵ بۆ هیچ کێشێکیشی نییە لەگەڵ نەنەتەوە سەردەستەکان وەنە لەگەڵ کەمینەکانی ئەم دەوڵەتانە مەسەلەن هیچ هێزێکی ڕۆژهەڵات هیچ گرفتێکی نییە لەگەڵ کەمینەکانی ناو سنووری جوگرافیا ئێران و تەنها گرفتی نییە لەگەڵ مەسەلەن خەڵکانی فارس تورک عەرەب
ئەوان گرفتێک هەیە لەگەڵ کەمینەیەکی دەسەڵاتداری حکومڕانە ئەو لە ئێران ڕاستە لە پارچەکانی تر ڕاستە من کاگە ویستم یەکشت بڵێم بۆ پرسی ئاشتی یەک بابەت زۆر گرنگە کە من بۆ یاڵم تورکیا هەنگاوی نەناوە ئەم نەموزەزە زۆر گرنگە ساڵی 2012 پرسی ئاشتی نێوان دەوڵەتی کۆلۆمبیا و حرەکەی فارگ دەستی پێکرد 2016 گەشتە نەتیجە 4 ساڵ 4 ساڵ درێژەی کێشە حرەکەی فارگ وکو حرەکەیەکی وەکو حزبێکی مارکسی لینی لە 64ەوە دروست بوو لە کۆلۆمبیا بۆ بەدێنانی مافەکانی خەڵکی کۆلۆمبیا باشە و حرەکەی فارگ باڵی چەکداری ئەم حرەکە سیاسیە بوو کاتێک کە 2012 باسی ئاشتی کراوە بۆ معلوماتە مەسەلەن حرەکەی فارگ خرا بۆ ناو لیستی تیرۆرە وەکو پەکەکە ناکێتی ئەوروپا و ئەمریکا و کەنەدا ئەوانەوە دوایەوە گروپێکی تەواو مارکسی لینی بوو چەپ و ڕادیکال بوو وەکو پەکەکە نزیکەی 8,000 چەکداری مدەڕەبی هەبوو و منطقەیەکی جوگرافیشیان بەدەستەوە وەکو پەکەکە و پشتیوانی یەکرا لایەن مەسەلەن ئیکوادۆر و ڤەنزوێلا و کوباوە وەکو ئەوی کە چۆن ئێستا ئەدامی پاکاکرێت لە منطقە یعنی مەبەستم زۆر لە پەکەکە چوو لە هەموو هەلوبەرجەکە باشە پرسی ئاشتی هاتەکایەوە 2012 دەستیان پێکرد زۆر باشە سەرۆکی کۆلۆمبیا لەگەڵ سەرۆکی حرەکەی فارگ دانیشت دانووسانێکەکە بە ئاگاداری نوێنەری تایبەتی ڕاول کاسترۆی کوبا سەرۆکی کوبا نوێنەرێکی تایبەتی دانا بۆ ئەوە دانووسانیان کرد دەوڵەت وتی پێویستە ئێوە پرسی چەکدانان بخەنە بەرباس وتیان باشە دوایی نوێنەری بانکیمۆن سەردەمی بانکیمۆن نوێنەری نەتەوە یەکگرتوەکانی نارد بەشداری پرسەکەیان کرد لە مەرحەلەی یەکەمە حرەکەی فارگ 140 چەکەکانی تەسلیم کرد بە ئاگاداری نەتەوە یەکگرتوەکان هەنگاوەکان چۆ پێشەوە دانیشتنی تر بوو لە بینی مانوێڵ سەرۆکی کۆلۆمبیا و تیمۆلۆنی سەرۆکی حرەکەی فارگ قۆناغی دووهەم کە هەنگاوی باش و پرۆسەکەی بڕی 180 چەکەکانیان تەسلیم کردیسان 8,200 پارچە چەکیان هەبوو بە پێی ئامارەکان نزیکەی 1,200,000 مەخزەنی فیشەگەوەی کە خۆیان پێڵەن ئەویان هەبوو چەکی قورسیان هەبوو لە 900 شوێن ئەم چەکان و ئەم پارچە ئەم کەلوپە لە عسکەریانیان هەبوو لە مەرحەلەی دووەمە 130 تەسلیم کرد باشە لە بەرامبەرەوەیە دەوڵەتانی منتەقەکە هاتنە سەرخەت کە پرسەکە باشتر بچێتە مەسەلەن سلڤادۆر هات ئەمریکا هات کەنەدا هات فەڕەنسیەکان هاتن لە خاڵی سێهەمە 180 چەکەکانیشیان دیسان لەسەر سنووری ڤەنزوێلا بە ئامادەبوونی سەرۆکی کۆلۆمبیا و بە ئامادەبوونی بانکیمۆن تەسلیم کرد ئیتفاقی ئیمزان ئیتفاقی ئاشتیان ئیمزا کرد هەردووچیان سەرۆکی کۆلۆمبیا و سەرۆکی حرەکەی خەڵاتی نۆبلیان وەرگرت لە 2016 و دوجار یەکەم کۆنگرەی حرەکەی فارگ یا حزبی مارکسیلینی کۆلۆمبیا لە کۆلۆمبیا لە بۆگۆتای پایتەخت بەسرا وتیان وازمان لە خەباتی چەکداریانە خەباتی سیاسیەکەی لەمەوە هەموو حرەکەتەکە تێکەڵ بۆەوە پرسی ئاشتی ئاوا جێبەجێ ئەکرێ نەگەوەی تورکیا ئێڵێ نەگەوەی تورکیا ئێڵێ لە دوورەوە چەکەکانتان دانەنێن بە چەکانتانەوەتان نێژین وەستەدانە تا ئێستا نوێنەرێکی نەتەوەی گرتوەکان فقان لە بینی دەم پارتی و دەوڵەتی باخشەلیدایە بێگومان هێشتا ئەوش بەڕاستی تورکیا قبولی ناکە ئەگەر نا من ئەوەندەی بزانم فەڕەنسیەکان و بەریتانیەکان حەزەکەن لەو پرسیە بەشداری بکەن خۆت لە 2013 دروستەکەشی دەبێت بێت خۆ لە 2013 لە پرسی لە پرۆسی ئاشتی سەر لە نوێی نێوان تورکیا و پەکەکە لە ئۆسلۆ بەریتانیەکان لەگەڵ نەرویجەکان حزوریان هەبوو بەڵام ئێستا تورکیا نایەوێت بۆ یاڵم مەسەلەن تورکیا ئەگەر بێ پرسی ئاشتی بکە بە مانگێک و دوومان کۆتایی پێ نایە بەڵکو پرۆسەیەکی ئاوا 4 ساڵی خایاندووە لە کۆلۆمبیا لە کوردستانیش ئەگەر مەسەلەن بشتێتە پێشەوە پێویستی بە پرۆسەیەکی توولانی درودرێژ هەیە ئەم نمونەیەم بۆ بوو ئەگەر ئەم پرسە بێ پرسێکی جددی وە تورکیا جددی بێ پێویستە بەم قۆناغانەیە تێپەڕێ نەک بڵە چاکانتان دانێن و وەرنەوە ئەوش چۆن ئەوی ژەڵێ مەسەلەن بە پێی لیستێکی وەزارەتی ناوخۆی تورکیا هەیەتی 114 بەرپرسیپەکە لە لیستی تیرۆران لیستەکەی هەیە توانم بۆت بنێرم دوای 114 سەرکردەی پێکەکە لە هەر چوار پارچە کوردستان و ئەوروپا لە لیستی تیرۆران ئەمە بەشیشانەیە بڕۆنە دەوڵەتی سێهەم ئەمەکەی پرسی ئاشتیە لەبەرەوە مەسەلەن سەلاحەدین دەمیرتاشی لە زیندان ئازاد ناکە 11,000 ئەندامی کەچەدە لە زیندانن ئازادیاکە سەرۆکی شارەوانیەکان لە زیندانن بەدەیان 1000 کەس لە ترسی زیندانی و ڕای کردوتە دەرەوە بەسمە ئەم پرسە پرسێکی توولانیەوە پێویستی بە
بەڕاستی بەلایانی سێم هەیە وە پێ بێگومان وایە. بۆیە ئێمە زۆر نیگەرانین لەوەی کە تورکیا لەم پرسەیە جددی نیە بەڕاستی. زۆر باشە زۆر سپاس دەکەم کاگەنۆر زۆر سپاس بۆ تۆ بەنامەکەمان تەڕوو بە کۆتایی زۆر هات سپاس. نا پێمان خۆش بوو زیاتر قسە باز لەسەر ئەمە بکەین سپاس زۆر بۆ سپاس بەشداری بۆ تۆش. لە کاک ئەنوەر حسەین بازگەر ڕۆژنامەوان و شرۆفەکاری سیاسی سپاس بۆ بەشداری نێرانی عزیز سپاس بۆ وشکە تا ئێستا لەگەڵ مابوون هیواداری کە ئەم بەرنامەشتان بەدڵ بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت کاتێکی خۆش بۆ هەملایەکتان.